رزدار هیشام عبدالخالق رهبر پلاندانان لوزارت چاندنی و چافکانی آفیا هرما کردستان جهولیر لگل میکا هیشام شف باش پلان چیه جبکو اف ساله حکومت عراق همو گلمه هرما کردستان ورگرو جداهی دنابرا جوتیاره که هرما کردستان لگل جوتیاره که ناوراس و باشور عراق نکه شەو باش کا کاوار ئەم کاتە و کاتی بینەرانی خۆشەویستمان باش بەڕاستی ناعەدالەتێکی زۆر هەیە نێوان جوتیارانی هەرێم و نێوان جوتیارانی ناوەڕاست و باشوورە عێراق زۆر بەداخەوە ینی زۆر غەدر لە جوتیارانی ئێمە دەکرێت لە وەرگرتنی بەڕەگەنمی بەرهەمهێنراو لە هەرێم یعنی چەندین ساڵە بڕی وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستان لە نێوان 275 حتى 375 هزار طن بووە باوڵ کۆشی سەرۆکی حکومەت و وەزارەتی کشتوکاڵ ئەو ساڵە توانرا بیگەینە 500 هزار طن وەرگیراو لە سایلوەکانی حکومەت بەڵام ئەو بڕەگەنمە بەداخەوە زۆر کەمە لە ئاسی بەرهەمی جوتیارانمان لەبەرەوەی دایم هەموو ساڵەمە بڕی بەرهەمی گەنممان لە نێوان ملیۆنێک تا ملیۆنێک و نیو بڕی بەرهەممان هەیە بە زیادەوە گەنمەکی چاک و باشیش يعني منافسي لكواليتي منافسي گەرمەکانی تر دەکە بەڵام بەداخەوە ناعەدالەتێکە لە وەرگرتنی بۆ گەنمی جوتیارانی هەرێم باشە ji bo ku ev edalete nemîne hemketine gut û bêjekê li gel hikûmeta Iraqê cardin bû genmê ev sala hiç ne bez zêdetir wergire de ev sala de ji ber ku niha werzê çandinê ye بەڵێ ڕاست دەکەی جەناب ئێستا وەرزی چاندن دەستی پێکردیە و لیژنێکی باڵا لە ئەنجومەنی وەزیران پێکانرایە وەزارەتیش ماش ئەندامی تایە و بچنە لە بەغدا گفتوگۆیەکی تەواو و چڕ بکەن بۆ بتواندرێ حەقی جوتیارانی خۆمان وەرگرینەوە بتوانین بڕی تەواوی بڕی گەنمی جوتیاران وەربگیر ئەم ساڵە لەبەر ناعەدالەتێکی زۆر هەیە یعنی بەڕاستی جوتیارەکانمە بێبەشن لەو بڕی باشە کاک هیشام روپێڤیەک هاتیە دەستپێکردن ژالیە وەزارەتا چاندنیە بە ji bo ku bizanîn ev sala dê me çend genim hebîtin çend rûber hatiye çandin ev roupêviye geşte çi qonaxekê بەخوای ڕوپێیەکی باشە کرایە و ئەنجامدرا لای دەستەی ئاماری هەرێمەوە و گەیشتە لای مەش و بەڕاستی ئەوەی ئێستا لایمە بەردەستمانە ئەوەی پێشنیار کراوە ڕوپێوەکە و ئەو ڕوبەرەی کە چەندرا پێشنیار کراوە بە تەکیدەوە لە ساڵان زیاتر لەبەرەوەی ئەو ساڵە بەتەوەقۆ ئینشاءالله کەشی هەوایەکە لە بارە ئەم ساڵە بۆ چاندنی گەنم ئەگەر چەندە بەردەستیەوە هەیە بزانین چەند بگەنم هاتیە چاندن ئەف ساڵە چەند زیدەترە جوداهیەوەی چیە لەگەڵ ساڵین چووی کاکاوەر لە 2022 2 ملیۆن 600 هزار دۆنەمان هەبوو 2023 2 ملیۆن و 730 هزار دۆنەمان هەبوو ئەو ساڵە پێشبین دەکرێت سەر و 3 ملیۆنیش بیتەوەقع دەکرێت تەڵام بە ئاوی بە دێمیەوە بەراو دێمیەکە هەردووچان تەوەقع دەکرێت زۆر زیاتر بی و کەشەوەکەش هەتا ئێستا لەخوا بە زیادبی زۆر چاکە بارانمان باشە و ئاوەکەی باشمان هەیە تەوەقع دەکرێت ئەم ساڵە بەرهەممان نێوان ملیۆن و نیوەک بەرهەم گەنممان هەبی ئەگەر بۆ زیاتریش بەێ gelek spas kak Hîşam Abdulxaliq rêveberê plandananê li wezareta çandinî û çavkaniyên av ji hewlêrê li gel me bûye.